تحملی بۆڵی خانمانەکەی بۆ خۆیای تر بێ مەجبورین هەرێت تەحملی بکەین. داسە گرانترین ئازیکە دووری بێت تێبای چەند بۆ عزیەکانمان لە ڕووی گرانی و نەڵووی نرخەکەی مەعزی هەرزانیشمان هەیە، بەڵام هەرزانەکە چۆنە؟ هەرزانەکەی چەندێکە گرانەکەی چەندێکە؟ ئێمە عزی لە تقریبان لە 500,000 کەمتر هەمانە و لە سەر و 5,000 دۆلاریشەوە هەمانە بەپێی ئیشەکەیەتی و بەپێی ئەو مەسروفاتی کە تایەکەین. عزی وا هەیە نەبێتە مبالەغا، بەڵام 2 هەفتە و نیو 3 هەفتە ئەبێت 5 کەس بە بەردەوامی بۆ ماوەی 9 ساعت ئیشی تیا بکە. یعنی تۆ ئەگەر حسابی بەس حەقی ئەوانە بکەی سەر و 2,000 دلار حەقەکە یەکەوێ. ینی بۆیە ئیش بەپێی ئیش فەرقەکات. بۆیە زۆر کەس کە وازانێ نرخی عزیەکە ئەوە نیە تەنهای تر هەر نرخی عزیەکەیە. بەڵام بەهۆی ئیشەکەی و دیزاینەکەیەوە ئەگۆڕێت. بەڵام من دایمە ئەڵێم، دایمە بە هەموو کەسێکی شموتووە نرخی عزیەکانی ئێمە لە چاو ئەو ئیشی کە تایە ئەکرێ کەمە. تا چەندە گرنگە گرنگجی بە کاری دیزاینەرە کوردەکان بدرێ ئەو خاتونانی ئەیانوێ عزیە بکڕن ئەزی بوو شوێنی بە تایبەتی لە لای دیزاینەرێکی کورد بەکردی بات نەگوی کە بچێت لە دەرەوە داوایکە. بەڵێ پێشتر بەو شێوەیە نەبوو زۆر، بەڵام ئێستا خۆشببختانە گۆڕاوە لەبەرەوەی کە ئێستا من زۆر کەسیەت ئەڵێت بۆچی بچین لە لوبناان پارەی پێبین و ئەوە حڕی کەسەکە خۆیەت. ینی ئێمە هیچ کەسێک بە زۆر ناهێنین، بەڵام زۆر کەس هاتۆ کەوتێتی بۆ ئێمە بچین لە لوبناان بیکڕین، بۆ بچین لە فەڕەنسا بیکڕین. بۆ من تەنانەت ئەمە کەوتۆتەوە سەر دیزاینەرەکە خۆی. من تەنانەت لە ئەوروپاوە لە دووەلی خلیجەوە لە بەغا ئەوە من ئەلحەمدوللیلا ینی کەسێکی زۆر ئەم ناسی. ینی ئمە قسەی خۆم نیە چکە من حەز ناکەم قەت باسی خۆمکەم، بەڵام قسەی ئەوانە کە ئەڵێن ئێمە یانیڵێن تۆ لە ناو عێراقا زۆر مەشهوری ئێستا حالیەن. زۆر کەس لە دەرەوەی وەکوتم لە دووبەی لە خلیجەوە یەن عەزی لە لای من ئۆردەرەکەنەمە ئەوەیە کە ئەمان ستایل و دیزاینەکانی منیان پێجوانە لە ئەوروپا و لە ئەمریکاشەوە بە هەمان شێوە. بەڵام بۆ کوردەکەی خۆمان وەکو باسم کرد ئەوە حڕ هەر کەسەیە چێتە هەر شوێنێک لەکوێ ئەزی ئەهێنێت. بەڵام زۆر کەس هەیە ئێستا بە خۆشببختانەوە توانم بڵێم دیزاینەرمان زۆر بووە، ئەوانەی کە عەزیش ئەدرن و عەزیش دروست ئەکەن ڕێژیان زۆر زیادی کردووە لەبەرەوەی ئەو عەزیەکە دروست ئەکرێ بە تایبەت بۆ تۆ دروست ئەکرێ قیاسی درێژی کورتی مەزبوطی لە بەرا چۆن ئەوەستێت زۆری جیاوازترێکە وەک لەوەی کە تۆ بچی عەزیەکی حازری بکڕی. و ئەمە هەم هاندانێکیشە بۆ دیزاینەرەکانی خۆمان و ڕقسانی هەلی کارێکیشە بۆ خەڵکی تازە بۆ کاری ترکە لە ناو وڵاتەکەمانە بەرەو پێش بچێت. چونکە ئێمە هەمومان نەزانین جلوبەرگ یەکێکە لە هەرە باشترین ئیشەکان لە وڵاتە لە هەموو دنیایانی. مۆدی چییە؟ عەزی گەورە و فێش یا عەزی باریک؟ ئەوەیان کەوتۆتەوە سەر کەسەکە خۆی خواست لەسەر چییە؟ بەڵێ ئێستا حالیان ڕاستیەکتان پێ بڵێم تەنانەت ینی ناشناڵەتیەکانیش شێواز و فکرەی و بیرۆکەی دیزاینەکە ئەگۆڕێ. ینی بۆ نمونە ئێستا عەرەب زیاتر حەزی لە پەفە، حەزی لێە چی پێڵەن ئیشی زۆر تیاکرابێ، حەزی لێە قورس بێت عەزیەکەی، حەزی لێە وەکو چۆن بڵێ بە کوورێکی خۆمانڵێ فەخم بێت. بەڵام کوردەکەی خۆمان سلێمانی بە تایبەتی حەزیان لە عەزی ناسکە، حەزیان لەیەکە عەزیەکان بە شێوەیەکی ناسک سووک بێت، ینی قورسایەکەی سووک بێت. بەڵام لە هەمان کاتە کوالیتەکەی فەرقەکانی وەکو پێم وتی ئەوروپی تەنانەت بیرکردنەوەی ئەوروپی لەگەڵ عەرەبا فەرقی هەیە، بیرکردنەوەی عەرەبیشکە ئێمەمان لە عێراقا ئەژین لەگەڵ کووردا فەرقی هەیە. بەڵام ئەم ماوەیە فترەیەکە مۆدی زۆر دانتێل هاتۆتەوە کە دانتێل شتێک نییە بڵێم مۆدی ئەڕوا، بەڵام ئەم فترەیە مۆدی زۆر هاتۆتەوە دیزاینەرەکان و
و مشتریەکان زۆربەی دانتێل داواکەن، بەڵامی تر دانتێلەکان گۆڕانکاریەت بەسەرا، ئایا بە سادەیە؟ پێشتر بە سادە بوو، بەڵام ئێستا ئیش لەسەرکردنی چنینەوەی بە شێوەیەکی جوان بۆ ئەوەی گۆڕانکاریەکی تیابێت لە ئازیەکەیە. تۆ دیزاین دەکەیت و هەم ئەزیەکەشە دووری حاڵەت لایەن زۆر بەسەر هات بێ بۆ خاتونە کاتۆتە ئێرۆمان و هیچ گرفت دروستە بێ لەگەڵ پیاوەکانە کاتێکیان نێرۆ ئەزیەکە تا پێکەن ئەو بابەتانە ئەگەر باسی عەزی بووک بکەی تا ڕادێک وەکو ئەمە شتێکە باوە لە ناو هەموو لە هەموو دنیاە کە حەز ناکەن دەستگیرانەکەیان بووکەکە ببینن بەجلی سپیەوە تا ڕۆژەی کە گواستنەوەکە ئەکرێت وەکو گرفت ئەلحەمدولیلا گرفتێکی وا دروست نەبووە چکە ئێمە خۆمان زۆر هاوکاری کەسەکەین و پێشوەخت زۆر لەسەر کەسەکە ئەکۆڵینەوە بزانین حەزی لە چییە چی ئەوێسکێ چی بۆ ئەەکەین قوماشی پیشانەین بەڵامی تر وردەکاری لە ئیشە هەر دروستە بێ وەکو هەموو ئیشێکی تر هەموو ئیشێک بێگومان ناڕەحەتی خۆی هەیە بەڵام شتێکی ئەو تۆ نییە کە بتوانین یعنی شتێکی وا باس بکەم کە بڵێم گرفتێکی زۆر گەورە ڕوویاوە الحەمدولیلا شتی وا ڕووی نایەوە ئەوەشی شتێک ڕوویا بوو بێ هەوڵمان ناوە چارەسەری بکەین چکە هەموو کەسەکان سترێسن ئەوانی کەیان ئیتر ئەو ڕۆژی خۆیانە سترێسە بن لەسەری ئیتر هەر کەسێک بێت و من لەگەڵەوەشان ڕاهاتووم و حسابی ئەوەشم کردووە کە ئەو کەسەی بەرامبەرم سترێسە بەڵێم هەمووی بۆڵی خانمانەکەی بۆ خۆیای تر بێمەجبورین هەرێت تەحملی بکەین لەبەرەوەی تەحملی نەکەین ئیتر ئەو ڕۆژەکەیانە ئیتر ڕاش هاتووم لەگەڵیانە تۆزێ مامەڵەکردن لەگەڵ ئافرەتا قورسە ئەکرێ زۆر خۆش بێ و ئەکرێ زۆر قورس بێت بەڵام فێری ئەوە بووم من کە هەوڵەیەم هەرچەنەوە بۆ من خراپە بەڵام هەوڵەیەم ئەو سترێسێک کە ئەوان هەیەە لیان وەرەگرم و ئەی خەمە سەر خۆم بۆ ئەوەی کە من ئەو ئیشەیان بە جوانی بۆ بکەم و ئەوان سترێس نەبن ئەڵم قەینابە ئێمە سترێس بین بەس مهمەوەی ئەوان سترێس نەبن و مرتاح بن لە ڕۆژەکەی خۆیان چونکە من لە ئەخیرا بۆ ئەوە ئیشەکەم کە ئەوان مرتاح بن و ئەوان دڵیان خۆش بێ لە ئاهەنگەکەیانە چکە بای هەموویەتی بۆ من.